شيتك شين ميتدل تعري شيتك كاليبا ونوم شين ميتدل بلساي في عقل سوسنان دسم نصرين زمان غازي خميه بسم نصرين زمان ليلى بانوم غازي خميه بسم دوي كواوي دوله روشن سريه دل زر کردنی رخصل پاییزی دل زر کردنی رخصل کالیبا ونو پاییزی دل سرسامن عالم یک سرجن عالم فلق مريبل شنان ويتعلم فلق مريبل ليلى بانوي شنان ويتعلم من السير برزل شادي اللي قالن من السير برزل شادي اللي قالن ساقي جاء مكلا أمجر وكارن ساقي جاء مكلا ليلى بانوي أمجر وكارن بوري ويا مجلس لا بربيرد شرمية ودرية ودي سنة بزمي كرمة كرمة ودارية ودي سنة ليلى بانوية بزمي كرمي كرمة. وقتتان وخير ومیدوارم لە هەر کوێ هەن ساق و سڵامەت وێن چەندین بۆنەی تایبەت تەکە یەکتریا تێکەڵاو بووگە و ڕووداوگە لە جۆرا و جۆریش ڕوویان داگە لەم سەرزەمینە ئێمە بەڵام ئێمە بە گوێرەیە ئەو لە بێتەکان و ژۆری فریای ئەکەوین لەسەر ڕووداوەکان ئەجوین بە بیانووی مانگە ڕەمەزان وا دیارە کە بە تەقلیدە لە تەلەڤیزیۆنەکانی تر تاوەی کە من بزانم تەلەڤیزیۆنەکانی ئێرانی حەڵەقاتێک دەست پێ ئەکاوە بڵاو ئەوێتەوە لە ئەقلیمە حەبیبە کوردستانە وەشمالە حەبیبە هاوکاتە لەگەڵ ئەمە و بەر لە ڕەمەزان سریاڵێک لەلایەنە تەلەڤیزیۆنە جمهوری ئیسلامی ئێران بەناوە سەنجەرخان دروست کریا بوو و حکایەتە خانێکی وەزیری منتقەیە نەڕانس نەبوو کە لە کاتە شەڕە جیهانیە ئەووەڵا لە بەرامبەر لەشکریان ڕووس شەڕەکە بەڵام ئەکوژرێت بەدەستە و تەوتەئەیە خاندانە وەزیری داستانێکی مغڵق سریاڵێکی پڕ لە ئیراد و دروستکردنە زاکرە و حافزەیەکی ژڵەژیاگە بوو مەردمە ئێمە نەبیرتان نەچێ خاندانە وەزیری یەهودین یەهودی العەسڵن و طبق اعترافات خۆیان ڕەگەزیان ئەگاتەوە بە بابایەکی یەهودی خەڵکە ئەسفەهان ئەمانەی کە زاهرەن بنیادنەرە شارە سنەن هاوکاتە لەگەڵ ئەمە دوای تەمامە کاولکاریە کە خاندانە مەسعود مسەفا لە دروستکردنە مێژوویە ساختە بەسەر ئەم سەرزەمینە و لە هەڵسوکەوتە نادروست و نەبوونە بنەچەقە دروست و حەساوی لە خۆیانە بە شوێنە دروستکردنە تاریخ جەعلن حەڵقەیەکی سەخیفی بێمقداریان تحت ناوە ئاد یابین دروست کردگە و چەند قسمەتێکی بڵاو بوو گەسۆ من هەروە سەرسەری یەک و دوو حەڵقەیم تەماشا کرد
البته که اگر واجب بيت ومجبور بين كل سيرة داستانە کە تعقیب بکەین بێشین بە دوای مانگە ڕەمەزانەوە تا تەواو بێت و بزانین بەرەو کوێچێت ئەو با بمێنێت بەڵام کارکردە ئەم جۆرە تەسویر سازی و وێنە سازیە صرفەن و صرفەن بۆ ژەڵەژاندنە زاکرەیە ئینسان کورد و سڕینەوەیە حەقیقەت و واقعیەتە سەرزەمینە ئێمەس کە بە وردکاری ئەتوانین بینە سەری با بزانن ئەهەمیەتە وەڵامدانەوە بە ئەمانە ئەهەمیەتە بەرپەرچدانەوەیان و لە ساحەی ڕای گشتیا وێسیان لە بەرامبەریان خەڵک لە هیچ کوێیەکان نییە ئیلا لە ڕای گشتیانەوێت وەختی تۆ تەنیا لەبەر شاشەی تەلەڤیزیۆنەکەت دائەنیشیت و خۆت ئەدەیتە دەست چیرۆکێکی حەلەق و بەلەق کە گویا ئەو جەزەبێ دروست ئەکات کە ئەمە مێژووی تۆس مێژووی باوەکانە تۆس مێژووی ژیان ئێوەمانانە ئەو گزارشە غەڵەتە بە تۆ ئەدات کە تۆ نازانی بە چ شێوازێ و بە چ شێوەیەک خۆتی تیا ببینیتەوە بۆ خاتری ئەوەی چمک بخەمە سەر ئەمە و بە خاتری ئەوەی کە بتوانم ورتر ئەوەی کە مەبەستمە باسی بکەم تا ڕای گشتی ئاگادار بێ لێ بنەماڵەیە مەسعود مسەفا تەنها ناوی کە پەیای ئەکا بەهۆی شێخایەتیە تەریقەت نەقشبەندیەس تەریقەت نەقشبەندیە لەم سەرزەمینە ئێمە مەوجود نەوگە حتا کەسێک بەناو مەولانا خالد نەقشبەندی کارمەندێ کۆمپانیە هەندە شەرقی هەڵ ئەسێت و ئەڕواتە هندوستان و لەوێ مجەوزە دانیانە شعباتە جۆرا و جۆرە تەکایا و خانەقاگەلە ئەم تەریقەتە ئەگرێت یەکێک لەوانەی کە ئەم مەولانا خالدە مجەوزی پێدات شعبەدانێت بنەجوولەکەیەکی ترە وەکو خۆیەسی بەناوە عوبەیدوڵڵاه نەهری ئەم خاندانە مەسعود مسەفا کە بزرسە قاتە ئەرمەنین بزرسە قاتە ئەمانە جوولەکەن لە ئەسڵا و هیچ ڕیشەیەکیان لەم سەرزەمینە ئێمە نییە بەهۆی تەریقەت نەقشبەندیە ناوێک بەیاکەن مهمترین فەردە ئەم خاندانە کەسێکە بەناوە ئەولسەلامە بارزان ناو منطقەیە ئەنین لە خۆیان اتحادە عەشیرەیەک ئمڕۆ دروست ئەکەن کە هیچ ڕەبتێکی بە یەکتری نییە و ئەمانە جزء ئەم عەشیرە نیەن ئاغای ئەولسەلامە بارزان هاوکاتە لەگەڵە دروستکردن و چڕۆکردنەوە و جەمۆکردنەوەیە ئەنچێ پێئێژن ساختارە دەوڵەتیە بە زوهورە ئەدیانە جەدید و خوداگەلە جەدید و مەهدیگەلە جەدید ئەویشێکیانە ئەمانە کێن بزانە بە هاتنە ئەحمەدە لاهوتی ئەحمەدە هندی تەریقەتە قادریە تێتە سەرزەمینە ئێمە بە هاتنە مەولانا خالدە نەقشبەندی تەریقەتە نەقشبەندیە تێتە سەرزەمینە ئێمە هاوکاتە لەگەڵ ئەمە ئاسەیە براکە سيد حيدر حيدري لأحلى حقية لخاندان خاموشي إعلامك كآخرين ذات خاون كارا كيسا سي نصر الدين ميراث خارسي لتكي توشامية هاوكات لقل أما علي محمد باب إعلام بابية أكا وبعد إعلام مهدوية أكا ولقل أوا ولدواي أوا حسن علي النوري مشهورة ببهاء الله همن مقام دنبالك ودعاءك كمهدية أم كابرا أم أولسلامة ادعاءكات تجسم خداوند لسر زمينة تجسم يعني جسمية بياكر دق خواص شتي وكو مسيح شتي وكو ماشيع أم أولسلامة كمهمترين شخص أنا بجوري ادعاية منجيبون ومسيح بون
ماشیع بوون و مەهدەویەت و ئەمانەیەکە کە لێو دوا لەلایەنە سۆفیەکی خۆی و ئەدرێتە دەس و ئەم بنەماڵەیە جوولەکەیە مەسعود مسەفا کە تەمامە هەڵس و کەوتیان لە ڕاستای نابودیە مەردەمە کوردە بۆ خاتری ئەوەی کە لە زاکرەیە خەڵکە ئێمە هیچ ئتلاعات دروستە تاریخیەک نییە و ئێمە بە کۆمەڵێ ناو خەڵەتیاگین بە کۆمەڵێ ناو و هەریش نازانین چۆن گیریاگین نازانین چ اتفاقێکمان بۆ کەوتگە نەزانە کە کەسێک نییە بەرپەرچیان بدات و شتێک جێئەخەن شتێک دائەنین گرایەک دائەنین کە من تێمە سەر ئەمانە با بزانن خۆ من لەحزەیە قەت بووم ئومیدوارم کە هیچ مشکڵە پێش نەیە و من بتوانم قسەکەم بکەم بۆ خاتری ئەمەی لەمە تێبگەین تا بزانین ئەمانە چەندی مهمە کە ئێمە بیزانین من مثالێکتان بۆ لێ بەم هەر ئەم بنەماڵەیە جوولەکەیە مەسعود مسەفا وا بۆ نابودی کورد و چمکە کورد هاتگن ئەم خاندانە جەلال تاڵەبانی ئەمانە گشتیان بنە جوولەکەن ئەوەی سەری دەرهاوردگە لەم سەرزەمینە بنە جوولەکەس ناویان پێداگە لە قازی حەمەی گورجی وەگرتگە تا ئەو ڕەحمانە قاسملوویە یەهودی باوک یەهودی دایک ئاشووری تا بنەماڵەیە تاڵەبانی و بنەماڵەیە بارزانی بە تەریقەتگە لە قادریە و نەقشبەندیە بزانن هەر لەم شانۆی ڕێفراندۆمە کە ئەیان کرد لەم ئیقلیمە کوردستانە ئەمیانە کردووە باو کە خەڵکە ئیقلیمە کوردستان لە برسا ئەمری وی چی بکەین و ئەو تەماتە لەکوێ بێت و براڕۆ لە برسا ئەمرین تۆ ئەوێنی ئەوانەی ناویان گۆڕانە و تەرەفدارە نەوشیروان مسەفان ئێژن نەوشیروان مسەفا بیری لەوە کردبوو کە چۆن ساڵێک داهات بێت بتوانین ژیانکەین چه ئەوانەی کە تەحتەناوە مخالف بوونتە کە ئەم ڕەفرەندۆمە کەزاییە نەمایشیە چ بنەماڵەیە مەسعود مسەفای یەهودی ئەم قسە نەکرد وتیان ئەقلیمە کوردستان بە دوژمن گەمارە و دریاگە ئێران سنوورداخا تورکیە سنوورداخا پەلامالمانەدەن عێراق سنوورداخا و ئەمرین لە برسیانە و ئەمە گرێکیان بوو خەڵکی پێ بتۆقێنن و تۆقاندیان جا ئیستا با من ئاوا مثالتان بۆ بێرمەوە ئەگەر تۆ بکەروی ئەگەر تۆ ڕەحبەرە مەردمێکوی ئەگەر تۆ ئیرادەت کردووی کە مەردمێک بە سەروەریە خۆی بگا و بە دەسەڵاتە خۆی بگا ئەوەنەی تۆ لە دوژمنێشی بترسی دوژمنێشی لە تۆ بترسێ با مثالێ بەمە خزمەتتان و پێشاوە خۆتان بێنن دەوڵەتە ئێران بەهاتەیە بیوتەیە چون ئیقلیمە کوردستانە عێراق ئیعلامە ئستقلال وەسەر بەخۆیی کردگە ئێمە سنوورەکانیان لێ داخین گەمارۆیان ئەدەین غەڵەتیان کرد تورکیە شوابێژی دەلەگات فاقی بکەوێ 5 ملیۆن کوردە قەومی ئیتنیکی لە کوردەوارەدا گیرکریا لای عێراقا لەسەر قسەی خۆی ئەویسێت ئامادەس هەر بەهایەک بە بەرامبەرەکەی تەحمیلکە دەوڵەتە ئێران خەبتە وای کردگە 15 تا 17 ملیۆن کوردە قەومی ئیتنیکی لە خۆی بە ئاڵۆزێنی بە پێش چاوە خەڵکە ئیلام خەڵکە کرماشان خەڵکە سنە خەڵکە هەمەدان خەڵکە ورمێ خەڵکە مەهاباد دەوڵەتە ئێرانی عینادی ئەکا لە بەرامبەر ئێرادەی مەردمە کوردە سنووری لێداخە دەوڵەتە ئێران تێتر کارێ بکات بە بەرژەوەندی تەواو بێت تەمامیەتە سەروەریە خۆیشی لەدەسەدا ئەوەڵین اتفاقی کە ئەکەوت ئەو خەڵکە ئەو سنووریانە ئەدڕی مادام تۆ ئەوە قارەمان بۆیدا ئەو خەڵکە فاسڵەی سنووریان نەهێشتەوە دەوڵەتە ئێرانی پەلامارتی بدایە پەلامارە دەوڵەتە ئێرانیانەدا ئەها ئەمڕۆ خەڵکە قەزە تەواوە دنیای هاوردەسە پشتەخۆی تۆ فکرەکەی دەوڵەتە حیزە تورکیە و دەوڵەتە گەوادە ئێران زاتی ئەکرد گەمارۆیە خەڵکە کورد با و بیان کوژێت و لە برسا بیان کوژێت
واقعا توافقرەکەی يعني دولة إيران لنا أمن بون خوينا أترسيا لكنترول 15-17 مليون كرد قومي إتنيكينا أترسيا چون إما أهرم نبوين كرست نبوين تو 5 مليون نفر لإقليم كردستان برسيكي چكو أصلحاين هابا دسو چون تو نا أمن ناكن چون پلامار نادن بينام ديو چون تمام استقرار الروشالاتني والراسلي ناشي بينن چون گركت كوي كيتو كون أبو أما لبروي كقصدك نبو كتو سر بخوب بويت بنجولكي بشرف آوا أم قصبوتو أكاتو بو يكتريت كرال يكيتو بياجين يجوا وأمانة باتو وبيجيت خميني ذاتي نكد بيجيت تك كردا شركم وتي إيما لقل كفرا شركين لقل كردا شرناكين من امروجم دولة إيراني كاربيكم بيت اعتراف كبيجي من نيرة كرم لبرم أرواد ميلما هر واسه كواسه تام بزانم دولة إيراني لباستورات واني خوي راقري يعني دولة إيراني باتا بوتا چون 5 مليون نفر خلق كرد لسليماني وحولير وكركوك وخانقين إراديان كردقا سرور بن من قمارويانا دم برسيانكم تمديهيانكم تاب بمرن لبرسيانا خلق دمي داخس حيشي ناود خلق كرد قومي تنكي حيش خلق التاران لي هلا صاوة كاما خلق زور توبي دوايا بيشرفة جاشو خيرية دولة إيران وكاسب ولش فروشة خالقاني دسي فروشت خلق هلب جو سليماني وراه هولير برسيتي نكيش بس مهمة ككسي والله ما أمانة باتو مهمة كجواب أمانة باتو برلوي من برومنا وأم داستانا با من تيكيك دا حلقي دوي أم سريال تانا بوليبا أم سريال عاد يابين نكتير كي تريش بابيتان بيجم كتي بناو عثماني بأمثال أو السلام بارزان ممكن بوغا بأمثال فلانة كز قواد باشا ممكن بوغا تو حيج تاريخي كدنية لميك أولا أميك ناوي عثمانية بتشلش كليلة بقابل كياك چون أم كردستاني قرد تو چون أزاني عثمانية لقرا موجود بوغا مشتي قواد بناو باشا وشيخ تعسية كان بتشتي بناو دولة عثماني أويش لقرن حاضرة ميجوية كدريجاية كين ناقا بسي صلصال أمريكا تو باوات وبيديتي باوات وبيديتي مرتيكا من ناكا تصل 20 صال ناكا تصل 50 صال أما دوران مودرنيتاز دولة سازية بازار سازية شيخ ساختة سازية سلطنة وباشا سازية عثماني بچي ممكن أبي بفلان بنجي باشا ممتاز باشاي قواد بم باشانا ممكن أبي وقلنا عثماني يقول كيا چون شري كرقا چون خلق إيما يسركوب كرقا وبراسي عثماني ظلمكا ظلم لكيكا ما قل ظلم لقمبا وكتوبكا إن ظلم لكيكا چون أتواني ظلم بكا سي أما قشتي ميجوي ساختزها تو حيج تسوريك اللي صوب 50 صالة بيشنية حيج وكو امرو انواري تا قزايا وكو امرو بنواري تا قزايا توانا او تني بيجي صوب 50 صالة بيش احيانا عثماني كي لكوي تككيا شري كرد هاد كردستاني كرد تام بي بيجم داگير كر يا اوي كتو تشويت بري شارع دروس كر وكو سليماني 200 صال 80 كي دروسيكا فلانة باشاي قواد بولا كويتيري اما دروسكا وكو خاندانا وزيري ويهودي أسفانين تين زمين خارية دوزنو چوار مال دروسة كان هني بوليان وابي خلقي بو قاوة كان يتو بازار عثماني چون ممكن بو لقل كي شركة كي سركت أكرت چون ظلمي أكرت بزانا تو تي زاكري بو مردم ايمة دروسة كي كقويا تو مهمي بنجولك زمن دريخة خب اولا بابزانن لم سريالة خلق عادية كرد مشتي ترس زاور وقمجة وبخمة وتيحل درياق وبوغن ونزانن
وەلەگرا دوژمنانە کوردە قەومی ئیتنیکیش خۆشەویسانە ئەو سەلامە بارزانن مەهدیە مەوعود. خەبەرێکی ناخۆش بوو ئیتر کە بەدوا داچوون بۆ کرد خەبەرەکە ڕاست دەرچوو بەداخەوە. محفوظ ئەفەندی پێم برێت چت پێیە؟ پێویستم باسی کەم بەڵام ئەو ڕۆژەی کە هاتمە هەولێر هێندە وەزعەکە مشەوەش بوو نەدەکرا باسی کەم. محفوظ ئەفەندی درێژەی مەکەوە، چت هەیە پێمان برێ دەی زوو بە. خۆ من بە تەماوم باسی کەم بەڵام چت پێیە پێم برێ سەلمان و جوامێر لەگە خۆمن، ئەمن هیچ شتێکیان لێ ناشارمەوە. چت هەیە پێم برێ. پاشا بەداخەوە مار شەمعونیان کوشت. مار شەمعون کوشرا؟ مار دەگوو بە قەبرەکەی مار شەمعون و گوو بە قەورەکەی ئەول سەلامە بارزانە تەریقەتن نەقشبەندیتان لە ورد و دەستان و کوڕەخەر. ئیستە مار شەمعون قەومە ئێوە وگە ناڕەحاتی سمکۆ کوشتی دەسە سمکۆ خۆش گووی کردە سەردەمە ئەول سەلامتان گووی کردە سەردەمە مار شەمعونتان پۆفیوزە بێشەرەف. گوێ بگرن لەم داستانە. شەمعون کوشتنی بە خۆڕایی نییە، ئەوە دوژمنە پلانی دانایە. لە ئێوە گەواتر و دوژمنتر و بێدایک و باوکتر مەگەر هەست بۆ کورد. دوژمن پلانی بۆ دانایە، سمکۆ دوژمنە، ئەول سەلامە گەوا و دوژمن نییە. مار شەمعون بنیامین مار شیمون پۆفیوزێکی گەوادی بەرساختەی مەسیحیە کە خەڵکە حەکاریە، هەرە و حەکاریە وا ئێوە ماجەرای حەکاری شتیا دروسەکەن. ئەم گەوادە بە فیتە دەوڵەتە رووسیە و بە فیتە ئینگلیز گەرەکێسی بەشێکی فرە لە سەرزەمینە ئێمە بکاتۆ ئەرمانیا و ئاشووریا. لە حەکاری بۆی ناچێتە بەرۆ، تێت لە ورمێی ئێمە کە تۆ ئیتر سوور ئەزانی ئەگرا جێگەیە کوردە قەومی ئیتنیکیە. گەرەکێ کشوەرە ئەرمەنستان و مەسیحی دروستکە دەستی خۆشوێ سمکۆی شەکا گووی کردە سەردەمی گووی کردە سەردەمە ئەول سەلامە تۆیش پۆفیوز. ئیستۆ زۆر زۆر ئینسانە مهمێک بوو دەیانەوێ ئامانجەکی گەورەی لە پشتی پێ بێکن. پاشا مار شەمعون چییە؟ ئەوە یەک بوو لە ڕەفیقی هەرە نێزیکەکانی شێخ عەبدولسەلامی. ڕێک وەکو شێخ عەبدولسەلام گەواد بوو بنە جوولەکەی کوڕەحیز. دەدت ئەوەیە لەگەر ئەو بوو ئەو گەورەی ئاشوور بکرام ئەو لەسەر سنوور بەرگێکی باشی لە ئاین و کەسەکانی خۆی کرد. کورە کوڕە قەحبە لەسەر کام سنوور بەرگیدی کرد؟ سنوور مەگەر مەوجودە. کوڕە گەواد تو لە بارزانی حیز خاز گوێ بە. فەرقە ئیمپراتوری تەکە دەوڵەت ملەتە، یەکێک لە جیاوازیەکانە ئیمپراتوری تەکە دەوڵەت ملەتە. ئەمەسە کە ئیمپراتوری سنووری دیار نییە. ئێستا کاورە لە حەکاریە تۆ یەکە ئەو دەقیقە ئیدعاکەی وایتە ژێرە دەستە دەوڵەتە عوسمانی لەسەر سنوورە کێ کوڕە پۆفیوز دفاعی لە ئاشووری کرد. بعد ئەم ئاشووریە گەوادە بۆ فقط لە کتاو مقدسا مەوجودە، ئیستەیشن جەمعیەتیان ناگاتە 100,000 حیز. نازانم لەکوێ ئەمانتانە بۆ ئێمە قوت کردگەسەوە، نازانم لەکوێ ئەمانتانە بۆ ئێمە قوت کردگەسەوەیەوە. پاشا کاتێکە مار شەمعون چوون بەرەو ئێران ئیتر لەوێ کەوتنە ناو کەمین و تیاچوون. بەداخەوە ئانە گومەخۆ ئەو وەختە ناوی ئێران نەبوو. ئەگەر قبولکەین ئەم مێژوویە ساختە ئێشێ ناوی مەمالکە مەحروسەیە قاجاڕیەوێ. تۆ گو ئەخۆی دەستکاریە تاریخ ئەەکەی، هەتا ئەم تاریخە جعلیە.
تۆ هەدەفت چییە لە بڵاوکردنەوەی ئەم توڕەهاتە کە خاندانە گەوادە یەهودیت بشاری تۆ کە ئەم گشتە جنایەتە بەسەر کوردایەکەی بیشاری تۆ لە هەرچی و پەرچیە نامتەعەلق بە ئەم دنیا دە ئاخر دەلیلە ئەوەی کە ئێوە لە بەرامبەرە ئاخێزا متکتان کردگە و دەم ناکەن و ئەمەسە ئاخێز وەختێ دەمە قۆپانی لە پاتان کێشا ئەخوارە وتی کورد بوون چۆنە بنە جوولەکە بوونە تەکتەکە ئێوە دەرکەفت زۆر بەداخە پاشا پرسیارێکم هەیە جەنابەت مار شەمعونت بینی بوو نەخێر ئەو کاتەی لەگە بابم چوومە تەچێ بارزان شێخ عەبدولسەلام بارزانی گەمارۆ درابوو لەلایەن عوسمانیەکانەوە ئەویش هانای بردە بەر مار شەمعونیش پیاوەتی و مەردایەتی نواند هەم هاریکاری کرد هەم لە نەخۆشی حەشاریدا باشە پاش بەڕاستە ئەی خۆ یاروانە بارزان لە ژێرە خەڵکیان نەون دێخۆ ئیدعاکەی 10,000 نەفەر بوونە وەختە چۆن ماشەمعونە حیزی یەهودی مەسیحی توانی قنە ئەم مەهدیە بپارێزیێ خەڵکەکەی خۆی نەیتوانی بیپارێزێ بەچیە هات بە هەلیکۆپتەرە هات نەکونە ئەڕادەی تۆپی بەسەر جادەی ئاسفاڵتەوە هاورد چۆن بەو شاخ و داخۆ لە ناوە کونە ئەشکەوتێکە ئەگیریایی بە کێ ئەگیریایی جەنابەت شەرەفی دیتنی شێخ عەبدولسەلامت هەبووە جەنابەت شەرەفت دیتنە شێخ عەبدولسەلامت هەبووەوە گەشتتان بێشەرەفن ئەوەی نێستان شەرەفە لە قەبرەکەی ئەولسەلامتان بم بعد ما شەمعونتان بم بنوارە هەڵەسێ بە پێوە چمانی پێغەمبەرە هەڵەسێ بە پێوە کە ناوی تێرێ ئەمە لە سریاڵەکەمە واگەرەکی پێتوێژی خاندانە ئەم گەوادانە وا لە سرە ڕەشا خۆی شارگەز و زاتی نییە بێتە خوار و بێتە خوار و دیلدۆی دنیا ئەکەنە ماتاتی خەریکە تاریخ سازیەکە پۆفیوز وڵا هەڵەسنە سەرە پێحنی قندەر بناوە شێخ ممتاز و نازانم پاشا گەواد و چ بووە و بڕاستی ماشەمعون تۆپیە و دەسەڵاتی دوژمن بووە متوەجاوی ئەوە ئەکاتە ناوە زەهنە تۆ لەم مانگە ڕەمەزانە بەڵێ ئەو شەرەفەم هەبوو پاشا مەقسەدت ڕەحمەتی شەهید شێخ عەبدولسەلام بارزانیە بەڵێ شەهیدم دیتبوو مەقسەدت شەهید عەبدولسەلامی بارزانیە بەڵێ شەهیدم دیتبوو شەهیدە چی شەهیدە کوێ پۆفیوز ئیستا من تەمام ئەم قسانە یەکەم سابەتی یەکەم ها ببخشن یوتیوبە تەبلیغاتە عليكم السلام ورحمة الله عليكم السلام ورحمة الله ئەم شێخ گەوادە بارزانە تەنانەت وەکو پێغەمبەرەکانی یەهودی مەسیحی نییە بڕۆ هالیوود دەموچاوە موسا دەموچاوە ئیسا دەموچاوە گشتیانی خسکەسە دەرەوە فقط لە ئیسلامە دەموچاوە محەممەد پێغەمبەر ناخەنە دەرەوە لەم ئاخرە عەرەبەکان دەموچاوە عومەر بنە خەتابی سریاڵیان دروست کردو کورە ئەم گەوادە وا لە خوا گەورەترە ناوی ئەو سەلامە گەوادە بارزانە تەسویری نیشان نادەن لە قنۆ نیشانیەدەن خوا هەرقنی هەز تەجەسمە خوا هەرقنە ئاخە تۆ وەختی قەداسەتن نەوێ هیچ گوویە نەوی گەرەکتە بە فشە فش و درۆ و دەلەسە و پوڵ خەچکردن خۆتکەی وە پیاک ئەم ئەو سەلامە گەوادە دابێنن یەک مەتنی لێ بێرن یەک لافیتەی لێ بێرن یەک مانیفێستی لێ بێرن دوودانە قسەی زانی وە بکە وەڵا خوا متەجەسم بووگە لە قنۆ الله
السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. پاشا وقتی چت کی بری پاشا ذکری دست بگیر دبونا یه جور باشا دائما ذكركش بس من إيش شي كم بتو هيا خیره پاشا حزم لي الشيخ عبد السلام ببينا بزور بروش ملوي شیخ عبدالسلام بله چه بشمت پاشا شیخ عبدالسلام خودی چیایی واس نزان من بچین دی بینین ام نابینین طب خود زانی عثمانی 24 ساعت بديفه. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. دي مشكلة يعني أما دسين ئێستا شێخ عەبدولسەلامە چه عنسورە مهمێکە خواست پێغەمبەرە معجزە ئەکات شەق القەمەر ئەکات مانیفێست ئەدا تێۆریسیەنە ئیدئۆلۆگە چکارەس هەج گەوادێکەوە تایتڵە شێخیان هاوردگە هەر لە خۆی مقدسە بۆ مقدسە ئەم گەوادە معلوم نییە کێ ئەمانە تێریت معلومە کاملە معلومە نظام سڵتەیە وا خەریکە لە سەرزەمینە ئێمە بازار سازیەکە ئێوە بڕۆن تەمام عەکسەکانە ئەم مردمە ئێمە لە ئەوائل ئەواست قەرنە 19 تەماشاکەن گشتی کڵاو دەسماڵی واوە سەرۆ سمکۆی شەکا کڵاو دەسماڵی واوە سەرۆ ڕەشتی پێژن چی پێژنێوە ئەم گەوا شێخ ئەحمە پۆفیوزە جامانەیە پارچەیە بریتانیایی وەکو سلیبریتە جندەکان هەز مۆدەلەکانە ئەمڕۆ تەبلیغاتەکەن پارچەیە ئینگلیسی ئەکاتە مود بیکەنە سەرۆ جامانەیە حیز وا ئێژی خەتەنەکەرن گشتیانەکەن و سەریان و ئێژی تەپێ گووەندیاگەوە سەریانۆ هەیمەنە و هەیبەت و یەکدەسیە کوردە شێوێنن ئەم مشتە جوولەکە حیزە دەئیستە تۆ شێخی چیت کردگە پۆفیوز تۆ شای نەقشبەندی خۆت تەریقەتە هاورگە تو برانچێکە گرکەسە دەست و مشتێ بەخوانە دەوروبەر تا پوڵە پێی نەدەن کەسنێوە دەورتۆ ئێستا وە تەسویر و حەڵەقات گەرەکیانە بێژن پیای مهمێکو ئەمە لە سەفەرە تفلیسا سمکۆ ئەزانێ چ گەوادێکە ئەم ئەو سەلامە ئەڕواتە لای سۆفیەکی خۆی ئەیدەنە دەستەوە هەڵیەکێشن سۆفیەکی خۆی دیتمان خێری تێدایە ئەگە نەشماندی هەر خێری تێدایە چه پاشای وەزم بێت دەچین بە زگرەکەش ڕادەگەین عليكم السلام ورحمة الله. بە زگرەکەش ڕادەکەین دینەوە باشا تەماشا چی سەیری قنی خواکەن سواری ئەسپە ئەوەی سە خواتیت وەم مانگی ڕەمەزانە من نازانم ئێوە چۆن سەیری قنی خواکەن سوارە بە ئەسپ السلام عليكم. أرجو شيخ بخير والله. أرجو شيخ بخير بي. بخير بي شيخ. أرجو شيخ. الشيخ بريا. الشيخ لسر سفرك يا. وخير بو. الله ما يبارك بو شيخ بدي. أو الشيخ خد بخوه. ئەوەسە قن خواتان دی خوا ڕوومان تێ ناکە قنمان تێکە باشە لەبەر چه عوسمانیەکان دوژمنایەتی شێخ عەبدولسەلامیانە کرد لەبەر ئەوەی شێخ عەبدولسەلام دەیویست ملەتی کوڕ ڕزگار بکات لە بن زەبر و زەنجی عوسمانیەکە درۆ ئەەکەی وەکو سەگ گەوا باوک ملەتی کورد هەنووز ملەتی کورد دروست نەوگە ناسیۆنالیزم دیاردەیە غەربیە بەر لە جەنگە جیهانیە دووەم ئەوەڵە و ئیمپراتوریە بریتانیا گەرەکێسی ڕیختە بازاڕەکانی بگۆڕێت و ئەوانەی کە داینیاگەن شێوەیان بگۆڕێت چۆن ئادەی کامەسە مانیفێستەکەی چۆن تا دوێکە نۆکرە ژێرە دەست و سمە عوسمانی بووگە ئیستە نییە ئەی باوکە گەوادەکەی بۆ بووگە ئەم نییە
أنو سر بخوي حكم داري خومان بين شيخ عبد السلام قولترين ساكسازي كوملايتي وآيني كل كردستان گەورەترین چاکسازی کۆمەڵایەتی و ئاینی کڕازەکە ئێلامی کرد خواست ئێلامی کرد تەجەسومە خوا لەسەر زەمینە وەکو حەپە ئۆجالان ئێژێ من نیوە خوام نیوە خوا یعنی ئینسانی کە جسمە ئینسانی هەز و ڕۆحە خودایی هەز یعنی خواوانە ناو جسم ئینسانە تەجەسومە خوداوەندی وەکو مەسیح وەکو ئاسەیە براکە ئەم گەوادە تەریقەتە نەقشبەندیە کارمەندە کۆمپانیە هێندە شەرقی ئێلامی کرد خواست شيخ عبد السلام فرماني دا همو آينكار بآزادانة دين داري بويان دكن وريقرتن لبكن شێ عەبدولسەلام گووی خواردەکەتووە شێ عەبدولسەلام نەیەتوانی قنە خۆی بپارێزێ گەوادیستە وتە هەڵهاتوو بەدەست عوسمانیە لە پشتۆ قنی نیشانەدەی دەرەچێ چه قدرەتێکی بوو گەوت کێسی ئازادە مەسەڵەن ئازاد نەوایە چ گوویەکێ خوارد کاکە گیان ئاخر لەم سەرزەمینە کەس نییە جواوە ئەمانە باتۆ من مەجبورم بە تەنهایی جواوە تەک ئەم تڕەهاتە وا بە سانیە دروست ئەکرێت بەمەوە یعنی نە وەختم هەست نە کاتم هەست دانیشم وردێ ئەم داستانە هەڵتەکێنم ئاخە هەڵە گەڕێت و ژگرێکی و سەربەخۆییە کوردان دروستکە سەربەخۆییە کوردان نەکێ دروستکە کوڕە گەوادە درۆزن تۆ خۆت دەوڵەتە عوسمانی وگی دەوڵەتە عوسمانی بە تۆ ممکن بووگە دەوڵەتە عوسمانی لە ئەوایلە قەڕنە 19دا ئەندرێت تحت ناوە شتێک بە ناوە تەنزیمات پۆفیوز تۆ لە جێگەیەکەوە تەجەموعە جەمعیەتە نییە گەرماوە و گوڵستان و بازار و ئەمبار و بەرهەمە نییە تا تەولیدە فرە بکەی جەمعیەتە نییە باج و خەلاج بە چی ئەگریت تۆ حکوومەت بەسەر کیا ئەکەی متوجه بووین لەگرا لەناو ئەم جەریاناتە کوردبازیە فقط یەک نەفەر دیارە پێیا دایک و باوکی کوردە ئەویشەم سمکۆسە سمکۆ ئەگەر ئەقڵە سیاسی نییە لە سەردەمێکا کە بشێو کەس واردە بازیەکە ئەبێ وان نەمایشات و کۆمپانی بۆ دروستکردنە بازار انحساری چڕکردنەوەی لە هێنانەوەی عوبەیدوڵڵاه نەهریە حیز و شێختەهایە باوکی و لا ماشەڵایە کە دروستی ئەکات و بعد ئەم حیزانەی بەناوە جوولەکەی خۆ بە منتەقەی بارزان چەسپێنەرە لەناوە ئەمانە فقط سمکۆ دایک و باوکی کوردە بە هەڵسوکەوتیا دیارە مارشەمعونە حیز تێت لە کوردەواریە ئێمە ئەعلامت دەوڵەت بکە خاکە ئێمە داگیر بکە بۆ مشتێ مەسیحیە حیز هاوردە وا ئەم سەرزەمینی ئێمانە نابود کرد تەمامە ئاسەواری وا لە ئێرانە دروست کردیاگە هەر شارێکی دەستکردە متەئەخر ئەڕۆی کۆڵانی ئەرمەنی واتیە کۆڵانی یەهودی واتیە کۆڵانی گورجی واتیە بە تایبەتی ئەسفەهان ئەمانە سەراتاکانە دانیانە شارە جەدید بۆ دروستکردن تابعینە بازار و کۆمپانیە دەمامەک دەوڵەتی بوون تەمامە پێڵگەل حەمامگەل تەمامە کاروان سەراگەل بەدەسە ئەم ئەرمەنیانە دروستەکرێ سەرەتاییەکانی ئەرتش و لەشکەرە ئەم کۆمپانی های ماسک دەوڵەتی بەم گورجی و ئەرمەنیانە دروستەکرێ ئەم پۆفیوزە لە ورمێ و ماکو و سەلماس و خۆی و بگرە بەرەو مەهابات گەرەکی ئیعلامە دەوڵەتە یەهودی مەسیحی بکە اسماعیل ئاغا سمکۆ لێدای تۆپێنێ گەوادە بارزانی هەڵەگەڕێت و ئەژێ ئەوە دوژمنەکان و چەتە و جەردەکان بووگن کوشتگیانە
بنيامين مارشيمون حيز آشوري ساسكر رفيق أول سلامة تجسد خوا واقن خوي ناتواني بباريزي درجيت لسر سنورة كان مارشمعون كنايقني باريزي آخر توبي كاكا حرق بقرو أم مردمي تيخ الزاكرة والا كوي أخو كابرا أقلي نيه بفامي چه خوره كابرا يجيبو سربخويي كردستان مرتيكه أولا تئوري قركه هرواك تو اگر بوی تو تبعی عثمانی اشی تئوری اسلامی تئوری ماهوردی تئوری خلافت و جنشینی پیامبرد بی و پیغمبرد بی تو اشی بیانوی کدبی مرتی که نچیت جیر باره حکومت خلافت احیانا چیه من ناسیونالیزم کام ناسیونالیزم کردی تان هز آدی كام دسكاه مفهومي تان دروس كردگه كام رست تان دروس كردگه بناو ديسكورس هيج كل لم سرزمين ايما اجير هردم لأم باخ بري اقات تؤثر السق ادي بچك جولكي حيز نوينر كون الشيخ حيز جولك بابزان شيخ مفهوم عبري جولكاس آخوند ملا تمام امانة جولكن تو يك آخون الشيعة نادوزي تو باوكو بنباوكي ديارويت يا نائينية يا خراسانية يا قمية يا خلخالية يا بروجردية بشار قلت دسكرد متأخر ناسرين تو استقورتني مرجع الشيعيان الجهانت آية الله سيستاني حيزة كز نازاني أما كركيز سيستان منطقيك لم جغرافيا إيران أمانا كين أمانا مشتي يهودين بارزان منطقز تو كركي قمال باوك تو مزوريت نه تو دولمريت نه تو شيروانيت نه أي تو كي قحبة باوك لكوياتكي چون امانت لکانگا و قیکتریا بمانه ایشی بارزانی چون عزیز عثمانی قاجاریه بمانه ممکن اوید لسر زمین ایما لتجدو ستصال رابردوه استتيبو خوي كرامات دروس كانت تو اقا كري ثابتي بك متعلقي بأمر دمه كنا لناقش بندي دربي ربزانا برلو چكاروجي برلو عبيد الله نهري حزبيني تو چكاروجي عبيد الله نهري هنا اوائل واواسط قرن نوزدس دادي قرن حفده قرن شانزة تو چكاروجي سر بكام عشيرتي تو بارزان عشيرة نيها منتقس تو برباب نيي بويا اما حالة مردم كرده بدس ايوه كركاك جان ايوه حنوز نافه من متون تكيو خانقا خليك تشيتان بي اكام متون تكيو خانقا گزارش دس هزارم عرفان هندی یهودیه لداستان آفرینش و عشق و عاشقی و ساقی و خوین و شراب و ام متون جعلی خانقاییه لبهترین حالتا اشعاریان و کتیو دیوانیان دس هزارم عطار نیشابورینیه ام ناو جدیدانه و دروسیان کردگه تو کسی که از بناو ملا بسارانی وافر بناو بانگو و حیزی که نناو امتکی و خانقانو گاز وکو ناری سپیون و وکو محبی سپیون اجی او ظلف دسته ویش خدای خاص کرده تو کمفام چون کرد صحرا پرورده کسی وینه کرد پرورده صحران چوزانو بقدر ماوی عطاران نبا جو دما بين كم وفا كم بين كم فام بشاني دستي زلف عنبر فام جيود
وتی ئەو زۆڵف دەستەی وێش خدا خاوس کردە ئەو زڵفە دەسەکریاگە خوا دروسی کردگە تۆ کەمفام ئەو کەسە زۆڵفی چمانی خوا دروسی کردگە تۆ ئینسانە کەمفام و بێعەقڵێک وەکو کوردێکە لە سەحرا گەورە بوویت. ئاغای بێسارانی لە سێ جێگە هەر لەم شعرە ئێژێوە تۆ کە کورد یعنێ موجود نادان جاهل نەفامە سەحرایی. ئیستا تۆ ئەزانی جوولەکە چۆن تێتە ناوت؟ چیت پێژێ؟ ئیستا تۆ ئەم شعرتە خوێندون بە زمانە کوردی خەڵکە نەجاتدا و فرە مهمە دیوانی ئەمانە بخوێنینەوە. تۆ دیوانی ئەمانە ئەخوێنی تۆ جەهانە کوردی فێر ناوی، جەهانی یەهودی مەسیحی فێرەوی. لەناوە هیچ گۆرانیەکی کوردیە مەعشوق خوا نییە، کەعبە نییە، چرا نییە، ژنە. بەو تابیە مەپید نام و نشانی خاڵی هاوەبان شلەگەی ڕانی کاشکایمە بیاتیام کوزەی بانشانت چەکچەک بچکیام و ناو مەمکانت دەمەکەت بێنە دەمدەمانی کەم دەسم تاوەچیر ناو مەمانی کەم ئەمرە نەمێنێ پەیشوو کردنی و شەوان چون مەیمون نیشە گردنی و ئاخم چنی کێ سەرمەنیەی سەرین پەیکێ گێڵنیوە وێردەی وەرین قیتەقیتدە لەیرە نیشتیدە یا دووس گردیدە یا کەڵ کوشتیدە ئیشارەتە کردوە دەسە ئەنقەزیانێ دیقە بۆ دۆسە تازەم هەز تو ئەسەن شتێ بەناوە کەعبە و تڕەهات و چرا و ئەمانتە نییە لە ئەدەبیاتە فولکلۆرە مەردەما نیست. تو حاڵیتە چیت بێ قۆمیاگە نە حاڵی نییە. کورد دوای ئەمەی کە مشتێ حیزب بۆ دروستەکەن جەماعەتێکە بۆ دروستەکەن ێژن سەرەکەی ئەخوازین ناخ سەر بەخۆ خوازین سەرەکەی ئەخوازین. تۆ سەر چی ئەخوازی ڕۆڵە گیان ئیستەوتی ئەوسەلام داوای سەر بەخۆی کوردستانیەکرد مەرتیکە هەر ئیستە لە ئێرانە لە ئێران لەم ئێرانەی کە دروستیان کردە بازاڕە هەفت دیسکۆرس حەولە مەحورە مەفهومە ئێران مەوجودە. بزانە بەحسەکە ئەمەسە ئێران یەک کشوەرێکە ئەم کشوەرە لە دەورانە مۆدرنیتە وارد یعنی تەداومە دەوڵەتی بووگە سۆ دەوڵەت سوالە بەسە ئەرێ باشە مەردمە ئێران بۆ دموکراسیان نییە بۆ پێشکەوتنیان نییە جواب بدەنەوە ئیشی بڕۆین بیدۆزینەوە لە دەوروبەرە ئەم چمکە ئێرانە هەفت دیسکۆرس هەست. دیسکۆرسە ئەوڵ دیسکۆرسێکە باوەڕی هەست بەوەی کە وانچە خۆداش زبیگانە تەمەنامی کرد ئەحسانە نەراقی و دارودەسەی داریوشی شایگانە کە ئەم دنیای غەربە فڕەبەینە دەرەوە بێن بلکەین بە خۆمان و ئێمە هەرچی شتێکمانە هەست بۆ دنیای جەدید. دیسکۆرسە دووەم دیسکۆرسە ئەم ڕۆشنفکرینی دینیە سەرشت سروشە مشتەهدە شەبستەریە ئارەشە نەراقیە عەبدولعەلیە بازرگانە محسنە کەدیوەرە. دیسکۆرسە سەوەم دیسکۆرسە دواکەوتگی ئۆمۆلبوون ئێرانە. ئەمە کێس ئەمە ئەمسالە سادق زیبا کەلامن ئەوەی وا بارزانی بردیوە قاعکە پێوتن مەرتیکەم ساختمانە چێ دروستان کردە. ئەمانە معتەقدن لە ڕوبەڕووبوونەوە تەکە غەربا ئێرانی لە جێگەی کازانی دواکەوتکە لەو ڕۆژۆ تا ئێستا دواکەوتکە و ناگا پێیان حتا سەراپا نەوێتەوە ئەوروپایی. ئەمانە سنترالیان ئوروپاس و دەبێت دەقا و دەق بوویتۆ شەکڵ ئەوروپایی. دیسکۆرسە چوارم دیسکۆرسە ئیمتناعە دیسکۆرسێکەوە سەرەکەی متەفەکرەکەی کەسێکە بەناوە ئارامشە دووستان معتەقدەکە لە ئێرانە 2500 ساڵە بیرۆکە دروست نەکریاگە ئێرانی نەیتوانیگە بیر بکاتەوە بۆ لەبەرەوەی ئێرانی دینخوە بۆ دینخوە باسیەکە. دینخۆ یعنی چی؟ یعنی ئێرانی لە توولە ئەمریا پرسیارێکی بۆ دروست نەوکە وەڵامەکەی نزانێت وەڵامە هەرچی پرسیارەی زانێت بۆ چون باوەڕمەندە دەستگاهێک لە پێشۆ ئامادە کریاگە کە وەڵامە هەرچی پرسیارە داتوە. لذا ئەنچە پێی ئێژن فەلسەفەی ئیسلامی نە فەلسەفەی ئیسلامی نە منتەقە ئەرەستووی بەلکە علمە کەلامە. علمە کەلام ئیلاهیات نییە تەلاش ئەکا باوەڕگەر لە پێش باوەڕ پێهاوریاک ئەقلانی بکاتەوە.
لناو علم كلامه پرسیار دروز ناوێ شبهات دروز ئەوێ داخمەوە مامۆسا ڕازەکەن ئێژن خوا ئەگەر مەیلی بێ لە کونە دەرزیەکە دەرەچێ ئەمە شوبهەس پرسیارێکم ئەز مامۆسا ئەمە شوبهەس عەقڵی تیان نییە پرسیاری تیان نییە دیسکۆرسە پەنجوم دیسکۆرسە بیگرێ بیکە تەنەکەی خۆڵۆ دارودەسەی حەمە ڕزایانی کفەرە چەپە معتەقدە سنەتە ئێران نەریتە ئێران نەریتە ئستبدادی تەبعیزیە و جیاوازی واتیا و ئەشی نابود بکرێت و بە ئەقڵە کانتی و ئەقڵە خودئائینە کانتی نەقدۆ بکرێتەوە تا نابود بکرێ دیسکۆرسە شەشەم دیسکۆرسە جەوادە تەباتەبایی ئێرانە گەورەیە فەرهەنگی بەناوە دیسکۆرسە ئیجتیهادکردنە ئای جەوادە تەباتەبایی معتەقدە کە تەزادە سنەت و مۆدەرنیتەمان نییە جەدیدە دەرقەدیم ئێشی قەدیم یعنی سنەت یعنی نەریت بێت و خۆی تەطبیق باتەکە مۆدەرنیتە ئێران چوار سنەتی هەست سنەتە باستانی سنەتە هێلێنی یۆنانی سنەتە ئیسلامی شیعی سنەت مۆدەرن هەر کام لەمانە لەبین چ ئێرانش ڕێژێ بۆ ئاغایە جەوادە تەباتەبایی ئاخوندە خوراسانی عەلامە نائینی ختمیەتە کەلامن ئەمان ئەتوانن ئێران بوون بەرەو مۆدەرنیتە و هەرو جۆرە کە ئەمانە لە مەشروتە کردیان دیسکۆرسە پەنجم هەنە کاورایەکی ترە کە بەحسە تەجەدودە ئێرانیەکە باشە سەرەکەی خواز پۆفیوز تۆ چۆن سەرەکەی ئەخوازی چارە ئەم ئیدە ناکەی کاوران لە حەفت دیسکۆرس و بەحسەکە کە بۆ ئێرانە ئەمڕۆ حاڵی خراوە بۆ ناوێت تۆ دموکراتیک و بەشت تۆ نادا یەکێکیانێژێ ئستبدادە یەکێکیانێژێ ئستبداد بەری پەیمان گرتکە یەکێکیانێژێ من لە توولە تاریخا ڕعیەت و گین یەکێکیانێژێ ئەم ڕعیەت بوودەگیە لە ئینقلابە مەشروتە پێش نەچوو یەکێکیژێ تەعەسسوبە دینیە یەکێکیژێ قەشر ڕەوحانیەتە تۆ لە ئەوڵ فەرزە قبول کردگە کە ئێرانە تاریخیە مەوجود بووگە فەرزێکی ترە قبول کردگە کە ئێمەش بەرەو دموکراتیک بوون بڕێن و ئەمانە تەمامە تەحوڵاتە ئێرانن جددی مەرتیکە دەما من حاڵیکەم سەرەکەی خواز ئەخە کاکی گیان وەختی ئەم مردمە سەری نەبێ وایە پێتێتە زاکرەیە خەڵکە کوردەشێوێت ئەنچە ئەمانە پێ ئێژن مەشروتەوە تۆ نافەهمی مەشروتە لە قانونیا ئەیژێ ئاهادە ئەهالیە ئێران لە ڕوبەڕووبوونەوە تەکە یاسایە دەوڵەتی قانونە دەوڵەتی بەرابرن ئاهادە مردمە ئەهالیە ئێران ئاهادە ئەهلە ئێران لە بەرامبەر قوانین دەوڵەتی بەرابرن یعنی چی تۆ وەختی قوانینە دەوڵەتیت بێت چیترت هەست قوانینە ملەتیت هەست قوانینە ملەتی چییە ملەت چییە ملەت مەزهبە ملەت نەیشن نییە قوانینە ملەتی چییە فەقه شیعەس ملەتە ئێران کێس شیعەی ئەسنا عەشەریە ملەت سازی لە ئێرانە بکەین یعنی چی بکەین یعنی شیعە سازی بکەین پەکەکەی گەواد و بارزانیە گەواد بە تەکیە و خانەقا خەریکە چین شیعە سازی تەمامە ئەمانە خەریکە چین بۆ لە ئێرانە شتێ بەناوە ملی معنای نییە چت ملی لە ئێرانە یعنی مەزهبە شیعە تەزاد دەوڵەت و ملت یعنی تەزاد ڕەوحانیەت و تەزاد سەڵتەنەت دەی تۆ ڕەوحانیەتە نییە لە مەشروتەوە شروعەکەنە دروستکردنیان تو یەکێکە نییە لە بەشەرکە دایک و باوکی بێ عراقی حائریە شیرازی ئایەتوڵا ئەسفەهانی ئایەتوڵا سیستانی ئایەتوڵا خوراسانی ئایەتوڵا خامنەئی ئایەتوڵا خومەینی گشتی ناوی شارە دەی ئیستە تۆ سەرەکەی ئەخوازی پۆفیوز تۆ نیتە ناوە کام لەم دیسکۆرسانە تۆ ئەوەی قسە ئەەکەی بەناوە کورد قومی ئیتنیکی یەکێ لەم دیسکۆرسانەسە جۆمەلاتی یەکێک لەم دیسکۆرسانەسە
ئیسە تۆ فکرەکە ئاخێزە کوردەوارە سەر بەخۆ حەلوا قسەکە نازانێت تەکە کیا تەرەفە بۆیە من هەڵەگەڕێم و ئێژم لە ئێرانە شیعەنێ لە ئەکسەریەت درۆکەن ئێشی بن سەرشماری بکەن وەختێ من ئەمود ئێرانیەت یعنی شیعە ملت یعنی شیعە بۆیە تۆ لە دوو بورها ئەرتەش شەڕ ناکە بڕهەیە ئینقلابە مەشروتە تەنانەت بۆ لەبەرەوەی ئەرتەش ملیە ئەرتەش ملی یعنی ئەرتەشکی ئەرتەش شیعە بۆ 57 ئەرتەش تەسلیمەوێ ئینقلاب سەرەکەوێ چون ئەرتەش ملیە ملی یعنی چی؟ یعنی شیعە رؤسای ملت یعنی کی؟ یعنی ڕەوحانیون شیعە دێ خۆ منە من نایژم خۆ متونە مەشروتە مێژی مەرتیکە متونە بەرساختەیە مەشروتەیەکە لە مەشروتە 1% جەمعیەتە ئێرانێ کە تەخمین لێ ئەدەنێ 6 ملیۆن نەفەر وێن تا 7 ملیۆن نەفەر 1% سەوادی نییە بەڵام سەفتە لەسەر سەفتە ڕۆزنامە چاپەکرێ لە ئەستەمبوڵ و لە بەمبەئی و لە قاهرە ده خدا و نازانم مەلک و شوعەرای بەهار و بۆ کێ چاپیەکە کێ خوێنێتەوە لە ئەستەمبوڵ و لە قاهرە و لە بەمبەئیە ئلاوەی کە تۆ خەریکی ئارشیف سازیەکەی جمعیەتی موجود نییە لە مەجلسە دووەمە نەمایەندەگانە مەجلسە ملی یعنی مەجلسە مەذهبیە شیعە کە نوێنەرانی یەهودی مەسیحی ئێشی نوێنەرە شیعە بگرن بەجێ خۆ ئەندای بنێن نە مەجلس ملت و ئاحاد ملت 100,000 نەفەر بە دەنگ 100,000 نەفەر ئەڕۆنە مەجلس تبقى گفتەی خۆیان یعنی 0.5% جەمعیەتە مەردەمە ئێران نییە 0.5% مەردەمە جەمعیەتە ئێران نییە جمعیت شهری ایران ناگات 200,000 نفر بعد تو سر چی خوازی پوفیوز بدون هیچ تئوریک بدون هیچ ایدئولوژیک بدون هیچ جهانبینی تو چک تکم ایران چون رو بروی تو بویم مثل گواد بارزانی بو دروسکا کرخ نوی کرخوا پاری داغ سول لسر الرشو ئەوەی بزمارێکە خۆی و مناڵەکانی و ئەقڵە نێسی و شەهامەتە نێسی و بنەماڵەز نێسی و ڕەچەڵەکە نێسی و حەجی نییە مشتێک گەوادە یەهودی مەسیحی لەوێدایان یا گەژن تۆ ڕئیسەم کوردستانیتە بەچی؟ وڵا شۆڕشمان کردووە و تۆ پاوین و پۆفیوز تۆ نانە خوارگە لە تو لە ئەمتا بێڵێکەنەوە شانگە تۆ معلوم نییە لە کوێاتی تۆ لە کوێاتی ئەرمەنی کوێی چۆن ناوە منتەقەیەکە نیاگە سەقەی یەکتریۆ حەفەش عەشیرەی شت لە کانگە و یەکتر نیا و نیاگە بارزان شیروانی و بارزان چ ڕەبتێکیێز منتەقە چۆنەوێت تۆ عەشیرە ئیسە تۆ جەماعەتی گەوادی سپای پازدارانە بۆ دروست وکە وەخۆی ێژە سەرەکەی خوازم من دەبینی لە چاو چۆن تۆ سەرەکەی خوازی نازانی تەکە ئێرانە چۆن دەرکەفی تۆ تەمام قسانە لە خۆم فێروگی ئێرانە گەورەی فەرهەنگی لە خۆم فێروگی ئەسڵەنیش نازانی نەتەزانی 7 دیسکۆرسی هەست خەڵک زاگرۆسین و ئاومان هەسو و نەوتمان هەسو مشتی دەمە قۆپان لە پێی پۆفیوزین و جدەن دە ئیستا بۆ پەلامارە بارزانی نادەن مێژووی ساختە دروزەکات لە ئیتحادە خۆی و بنیامین مارشیمۆنا سمکۆش بەدز و جەردە و چەتە و قاتڵ و ئەمانە ناو ئەوەن ماستان کردە کیسە پۆفیوزە بەندەیە پوڵە بەرساختەیە دەوڵەتە ئێران نە جەماعەتە بارزانی حیز نە هیچ کام لە ئێوەیە بەرساختەیە بنە جوولەکە لەم سەرزەمینە نایوەنە سەرەوە من نایاڵم ئێوە بیوەنە سەرەوە جەمتانەکەمەوە و جەمتانەکەمەوە
خوا قدرتێکی بە من داگە ئێوە نابوت کەم و نابوتانەکەم وەگەرنە ئەم کارە لە ئۆهدەیە یەک ئینسان بەرنەهات وا منی دانیاگە ئێوە نابوت کەم تۆ فیوزینە مەرتیکەیە بێدایک و باوکە بێڕیشە خەریکە بە سریاڵ و کتاو و بارامە وەڵەتبەیگی و صادق زیبا کەلام و حەڵەقەیە حەلەق و بەلەقم مزەخرەف گەرەکی بۆ خۆی تاریخ سازی کات وڵای ئەمە فرە مهم وگین جدان ئێوە کامە عەشیرەن دەقیقەن قەبلە زەوەی ئەو گەوادەکە بڕواتە لای عوبەیدوڵڵای نەهری ئێوە کێن دۆڵەمەڕین کێن شیروانین کێن ئێوە دەقیقەن تۆ بە خانەقا مەعنا پەیاکەی ئێوە لەگرام متەوەجهەون کاکە گیان چۆن خەڵکە خەسێ لە خەڵکە کورد مشتێ ترس زاور و تێهەڵدریاگ و بۆگن و ئەمانە نیشانەدەن با دەژێم گەوادە ئەدیانی ئازاد کرد گەوادە دەسەڵاتی وەسەر قنە خۆیەوە نەوگە ئەدیانی ئازاد کرد و بوو سەر بەخۆیی کوردستان و کام مەسە مانیفێستە سەر بەخۆیی کوردستانە ئەو سەلامە حیزە بارزان ڕۆڵە 6 ساڵ بەر لە ئەو سەلام مارکس و ئەنگلس مانیفێستە حیزبە کۆمونیستیان نووساگە ناسیۆنالیزم لە ئەوروپا تێئۆریزە بووگە پەدیدەیە دەوڵەت ملت گەرەکیانە دروستکەن چۆن ئەم گەوادە مانیفێستێکی نییە هەروەکو بێسارانی بۆتانم خوێند و ئەمانە حملەیان کرد بە چمکە کورد یعنی ئەو چمکە کولتوریەی کە ئێمەی هەموو خەڕۆ کردبووە لە دەوری یەکتریا تا بمانکەنە وەحشی و بزن و نەفام و سەحراگەرد و تێهەڵدریاگ و بۆگەن مشتێک بنە جوولەکەت پرسیاری لێ نەکەی سوارە مەلێ بوێ پرسیاری لێ نەکەی کاکە ئێمە ئەوە کاولی نافەهمین فکرەکەین کە کێکێک ئەگرنێ کوژن مقدەسەوێ بە تۆ حاڵیت نییە دوای ئەو سەلامە خەمزەی قنە خوا یەک لە دوا یەک ئەم گەوادانە خەریکن نان ئەخۆن بەناوە عەشایر بارزان لە نابوودکردنە مردمە کووردا ئەسپە تازێنن تۆ حاڵیتە حەج کەسێ وەکو ئەمانە ئەم خوێڕیانە بۆ ساقۆنەوە بڕۆن تماشای عەکس ئەم حیزە بکەن ناوی ئەو سەلامە بارزانە خوا وا تەجەسومی پێیا کردە ئەمان نەیانگەرەکە نیشانی بن و قنی نیشانەدەن لە پشتەوە بڕۆن تماشای عەکسەکەی کەن زان چ شەیادە پۆفیوزیەکە گەوادی لە دەموچاوی هاوارەکە دانیشە مەجگوڵە فکر نەکە پوڵە واوە دەسۆ مشتێ چاکر و چاپلوس و تورکەمن و ئەرمەنی و گورجی و گەوادە هاورگە حەپەحەپیانە لەلاتە فکر نەکە ئێمە سەرزەمینە ئێمە ساحیبێز ئێمە خوایم سەرزەمینەوە لە پشتمانە نابوودتانەکەین و نابوودتانەکەم و نابودت ئەەکەم چون من ڕاست ئێژم وەلە ئێوە سەرتاپای وجودتان درۆ دروستی کردگە درۆ بێ بنە چەقە بێ ڕیشەیە هاوردە تاریخ جعل دروسەکەی تەسویر دروسەکەی هەڵستنەوە لە بەرپێ و قداسەتی بۆ دروسەکەی ئەم گەوادە باواتانە دوو کەلەمە قسەی نییە قداسەتە چی بۆ دروسەکەی وە تەسویر و خواڵی ناگری و فرە مقدسە پێغەمبەرە ئیسلامە با تەسویری نەوێ بەڕەسیکردنە ئەم مەسائلە وردەکاریەکی گەرەکە کە ئومیدوارم ئێوەمانانێک کە تەعقیبیەکەن من یاک نەفەرم وەختم نییە سریاڵەکانە ئێران ئەخبار تەحلیلەکان دەستنەوەی سیاگەکان بەرساختەکان ئەحزاب دانەدانە گشتیان چێ بکەم ئەتۆزی مەسئولیەت بەرامبەر بە سەرزەمینی خۆتان بگرنەستۆ بابە ماڵە تۆس مەڵکە مناڵەکانتە بۆ تێڵی کاول بکەن فاسد
ئینسان حاڵی وەیەکە خوا لەم گشتە بلاهەتە بووگە لەم سەرزەمینە پیای دروست حساوی نایەتە دەرەوە. تۆ زانکۆی چیەکی حیز نە جامع شناسی تەز نە تحقیق بنیادی تەز نە تحقیق تاریخی تەز نە ئەتوانی بێژە عوسمانی چۆن ممکن بوو ئەم گەوادانە چۆن بارزانین ئەسن تەریقەت چۆن هاتەم سەرزەمینە ئێمە. وەڵام من متەوەلیە نەقشبەندیم فرە مهمم حونەرە کردگە ڕێحانە کاریگە زەحمەتە کێشاگە چیت کردگە مەرتیکە کێم عنوان و تایتڵۆم دوکانێ داگەوەتۆ کێدا کێ کۆرە فیلمەکە وا لەگرە بەقیە تەماشاکەن تا بزانیم تەسویرە تۆ چۆن ئەخەڵەتێ ئەخەڵەتێنێها تا میزانت چەپەڵی و درۆزنیە ئەم نادروسانتە بۆ دەرکەفێ چۆن گەرەکێ گەرایە بخاتە ناوە مێشکە تۆ نابوودگا. بەرامبەر بە ئافرەتان دیاریکردنی مارەگی و قەدەغەکردنی ڕاوی ناچوور پاراستنی دارستان زۆر ئیسلاحاتی دیکەش. و ئەم گەوادەمانەی بە چه هێزێ کرد؟ بە هێزە ئاسایش کردی، بە هێزە پاراستن کردی، بە دادگاه دادە هەولێر کردی، بە هێزە پۆلیسە هەولێر کردی. ئەم قەح بە باوکەمانەی بەچی کرد؟ بەچی کردی؟ و مافە ئافرەتان و ماڕێگی و پاراستنی ژینگە و ڕاست جدەن لساری 1907 لە ماری شێخی بریفکان سەرۆکوز و سەرکردەکان لە ماری شێخی بریفکان لەو شاخ و داخە وا گشت کەسێ ئەناسێ لافیتەیەکی هەڵوەسیگە تەکیەی بریفکان درۆزن گەواد لە ئەژدادە گەوادە بم تەکیە تابلۆی بووگە بۆ چ خەوەرە خۆ واشنگتۆن دیسی نییە خەڵک نەیدۆزێتەوە لە لادەیەکە لە کوێرەدیەکە دیوەخانێکی ئەندانیاگە ناوێن نیاگە تەکیە خەڵک نێزانی تەکیەی بریفکان وا لەکوێ تا تۆ لافیتە بەیتۆ سەریا تابلۆ بخەیتە سەری واقعاً کورە کاکگیان ئەمە گشتی بۆ خەڵەتاندنت تۆز ئەحمەقکردنت تۆز دانە تەسویرە لە تاریخ فەیکت جەعلیە حاڵیتە خۆ تۆ حاڵینی ئەقڵ نییە پرسی ئاخر لە لادەیەکە ماڵێ تابلۆی بوو چییە چوار ڕاست چوارڕیانە تۆ ئیسێچە کودە پۆستیت نییە ئیسێچە قەڵای هەولێر نەوێ ئادرسە نادۆزنەوە ئیسێچە نەڕێ بۆ نووسینگەی فڵان بەستە پۆستی ناگەیێتە دەسەمەرتیکە تابلۆ ئێعلاناتە دانیاگە تەکیە بریفکان کورە کۆی کەرەوە مەسخەرە بازیە چۆنە لەوە قیمە کوردستانە یەکێ پێیان ناوێ باتە ناوت دەمتان چییە گشتان جوولەکان دێ ئەگەر جوولەکەن کاکەم مەفهوم کوردتانە بۆ گر کەسە دۆز و فاستان کرد کێنێوە بابا گیان مانگە ڕەمەزانەها ئاخر لە نوێژ و ڕۆژگەکانتان بم پوڵە خوێن خۆرینە ڕۆژگەوە نییە نان نەخۆی فەقەت ئەتۆزێ شەهامەتە بوێ پیاگوە لە بەرامبەر زوڵما بوێسە لە بەرامبەر دروا بوێسە تو چۆن ئیجازە دەیەم سەرزەمینە ئێمە نابود بکرێ وایتە ڕۆژێک درۆزن یعنی چی یەک نەفەر دەنگی نایەتە دەرۆ لەم سەرزەمینە بابا بێ ئەقڵ کەسی ئەقڵی نەوێ دۆلاریش بە کەڵکی ناخوات مەرتی کە تۆ گۆشتگوێرەکە و گۆشتکەر و گۆشتبەرخ لە یەک ناکەی تۆ تامی تۆ لە خۆراک لەزەتەوەی تۆ ئەقڵە نییە بزانی فەرقە چایی جۆشیاگ و چایی دەمکریاگ چییە تۆ فەرقە بینە قاوەی خاس و قاوەی پودری نازانی پۆڵە بۆ چییە خراونیە تۆزی وجدانتان بوێت یعنی چی منتەقدێکی تیانیم ئەقلیمە کوردستانە یعنی چیوە پێتان بەرناخوات
دەیگووە قەورەکەی ئەولسەلام و مارشیمون ڕەفیقی وا داڵدەی دابوو وا حملە ئەکەن بە ئیسماعیل ئاغا سمکۆ لەناوەم تاریخ متأخرة فقط یەک نەفەر ئەپێچێت و ئەم جەریانانە کە دایک و باوکی کوردەوی سمکۆس گشتی جوولەکەس قازی حەمەد جوولەکەس جەلال تاڵەبانی جوولەکەس گەشتیان جوولەکەن جەماعەتە ئەولسەلام جوولەکەس قازی حەمەی گورجی جوولەکەس قاسملو جوولەکەس ئشێ لە بەرامبەر تاریخ سازی ئاوا بە تەمامە قودرەت بوێسن لە بەرامبەر سەرسازی ئاوا بە تەمامە قودرەت بوێسن هەر کەسێ توڕەهات ئێژێ لە ساحەی سیاسیە کوردیە نە ئەقلی بوێ نە فامی بوێ نە ئیدەی بوێ حەپە حەپکا و گووی زیایی بخواشێ بەنە ناوت دەمی ئەمانە هاتکن بۆی ئەمە حاڵە ئێمەس بۆی وایە پێمان کرد یەک نەفەر تایسێنە داگەسەناوت دەمە ئەم محصولاتە ترکیە و خانەقا تاریخ جعلی و ئارشیف سازی ڕۆڵێکیان با من نەسیحەتێکەکەم مطالبات مەسائل تەرحکریا ناوە ڕۆژنامە مەتبوعات ڕسانە ئەفکارە حاکمیەتە بیرۆکەی حاکمیەتە بایگانی ئارشیف بیرەوەریە جعلیە حاکمیەتە تەکیەوە خانەقا بۆ تۆ قەباڵە ممکن ئەکا هێزە کارە ئستقلال کریاک ممکن ئەکا سۆفی و دەروێشە حیزە بۆ دروست ئەکا تا بتوانی بیانکەی بە نۆکەر و بە ڕەعیەتە پاشا و سەڵتەنەکان زەمینت بۆ ئەکا بە کالا بیسێنی و بیفرۆشی و قەباڵە بۆ دروست ئەکا بە ئەشعار حیزە عارفانەیە هندی یەهودی تثبیت دەسەڵاتە دار و خلافی تەحران و ئەستەمبوڵەکە ئیسا حاڵی بوو ئیستا ئەگەر بێسارانیە حیز و نالیە حیزنەوەی چه ئەتفاقێکە کەفت بۆ ئێمە تۆ ئەدەبیاتە فولکلۆرە نەبوو تۆ زندگیت نەکرد حتما ئێشێ بێسارانی بێبێژە تۆ نەفاموگی چون پێت ئێژن کورد نەفامە کوردبوون یعنی نەفامبوون یعنی کەربوون بینێتە کونجە دڵە دەیسە فرە قەشەنگە وەم زوانە وەخوت بێژی کەر و نەفام ئەو زەڵف دەستەوێش خداوی خاوس کردە تۆ کەمفام چون کورد سەحرا و پەروەردە کەسێ وێنەی کورد پەروەردەی سەحران چوزان و بە قەدر ماوەی عەتاران حاڵی بوو چۆنە لەم سەرزەمینە یەکێک نییە شەرەفی بوێت عزت نەفسی بوێت خۆی و کەسوکاری و ئەجدادی بە پیا بزانی بۆ پێتان بەرناخوا ساوەزی بووگن و تۆخمە جوولەکەی کوێن کەسێ شەهامەتی نەوێت تەکە بووگەنیە کاکە ڕوبەڕوو بووگەتێکیا ڕوبەڕوو بێت و نە بەشەرە نە ئینسانە نە حورمەتی هەست نە شەرەفی هەست دەستان خۆش